ئەو یاسایانەی لە هەرێمی کوردستان دەرچن و دەردەچن لەسەر کاغاز یاسای تۆکمە و لەسەر بنەمای دادوەری بە شێوەیەکی یەکسان بۆ هەمووان دانراون، بەڵام لە ڕووی کارپێکردنی کردداری وەکو خۆی بەرجەسە نەکراوە. لە هەر وڵاتێک کە یاسا تێیدا سەروەرە دەبێت دامەزراوەکانی حکوومەت و دادگاکان سەرمەشقی جێبەجێکردنی یاسا بەرکارەکان بن، بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستان دەگوزارێ لە ئەدانەکردنی یاساکان کەسانی باڵەدەست و دادگاکان و حکوومەت و دەستگاکانیەتی. هەموو یاسایانی ترکە لە هەرێمی کوردستانە کە دەرچووە کارمان بۆ کردووە، بەڵام سەیرەکەین وەکو پێویست جێبەجێ ناکرێت، تەنانەت دادگاکان بەداخەوە ئەو یاسایانەی کە لە ئەو یاسایانی بە تایبەتی لە هەرێمی کوردستانە دەرچووە کە دادگای تایبەتمەندیش بۆدان دادوەڕەکان وەکو پێویست ئیشی لەسەر ناکەن. ئەمە کێشەیەکی گەورەیە کە بەجارێکی تر بە تایبەتی دەسەڵاتی جێبەجێکردن و هەروە سەرۆکی هەرێم کە ئەو ساڵ سەرۆکی حکوومەت بۆ زۆربەی زۆری ئەو یاسایانە لە کاتی ئەوە دەرچووە ئەبێ ئیشێکی جدی لەسەر بکاتەوە، چونکە ڕاستە دەسەڵاتی دادوەری دەسەڵاتێکی سەر بەخۆیە، بەڵام ئەو دەسەڵاتە نییە کە نەتوانێت ئەو یاسایانەی لەناو هەرێمەکە دەرەچێت جێبەجێ نەکات. چالاکوانێکی مافی مرۆڤ ڕایدەگەێنێت لە بڵاوکراوەی ڕاستپاردان نێودوڵەتەکان باز لە سەوەرنەبوونی یاساکان لە هەرێمی کوردستان کراوە، باز لەوەش دەکات دەوڵەت ئەرچی دابینکردنی مافەکانە بۆ تەواوی تاکانی کۆمەلگا، بەڵام لە ئێستادا حکوومەت خۆی مافەکان پێشەل دەکات. دوایین تەقریری یونامی کە لەسەر هەرێمی کوردستان دەرچوە لەسەر ئازادی ڕاو ڕادەربڕین و خۆپەشاندان باس لەوە دەکات دەوڵەت خۆی دادگاکان بەکاردێنێ بۆ سەرکوتکردنی خەڵک. ئەمە خەتەرە، چونکە ئێستا فەردێک بێ دەبێت لە پێچینەوەی لەگە بکەین بڵێن دووبارەی مەکەوە تعویزی متەزەری لە بکەین، بەڵام کە لە ڕۆژنامە نووسەک دەدرێ ئامێرەکانی دەشتێندرێ یا زەوت دەکرێت یا ڕێی نادرێت خەبەرەکە بگوازێتەوە، هیچ ئیجرعاتێک لە بەرامبەرەوە کەسان نەکراوە، ئەگەر نەکراوە بە حەقیقەت ئەوە سلوکەکی مؤسسیە. فەوەی کە ئیشکالە لە کوردستان ئەوەیە کە دەبێت دەوڵەت بە جورئەتەوە بێ ڕابوەستێت، چونکە هەموو ڕۆژە ڕاستپاردەمان بوو دێ لە تەقاریری جیاواز پێمان دەڵێن کە دەبێت دەوڵەتی پارێزگاریکردن بی لە مافەکان، نەک دەوڵەت خۆی مافەکان پێشێل بکات. لە هەرێمی کوردستان سەروەرنەبوونی یاسا لە زۆر بواردا بووەتە دیاردا، لە هەر کۆمەڵگەیەک نادادی و سەروەرنەبوونی یاساش هەبێت ئەنجامەکەی دەبێتە هۆی بێئومێدی هاوڵاتی لە دامەزراوەکانی حکوومەت و لە شوێنی ئەوەی تاکەکانی کۆمەلگا بۆ وەرگرتنی مافەکانیان ڕووبکەنە دادگاکان پەنا دەبەنە بەر چارەسەری کۆمەڵایەتی. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.